دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا لە قسەکانی سەبارەت بە تەنگەی هۆرموزدا بەردەوام ڕوون بووە کە ئامانجی واشنگتن پاراستنی ئازادی هاتووچۆ و ڕێگرتنە لەوەی ئێران بتوانێت کۆنتڕۆڵی ئەم ڕێڕەوە استراتیژیە بکات. ئێمە دەمانەوێت هورموز کراوە بێت بەبێ وەرگرتنی هیچ پارەیەک. وەرگرتنی سەرانە قوبوڵ ناکەین. هورموز تەنگەیەک و ڕێڕێوێکی ئاوی نێودەوڵەتیە، نابێت سەرانە وەرگرن. لە ڕوانگەی واشنگتنەوە تەنگەی هورمز تەنها بابەتێکی نێوان ئەمریکا و ئێران نییە. ئەم ڕێڕەوە بەشێکی گرنگە لە سیستەمی بازرگانی وزەی جیهانی و دەبێت بەپێی یاسا و نەریتی نێودەوڵەتی بۆ کەشتی ڕوانی کراوە بێت. جێدی ڤەنس جێگری سەرکۆمار ئەم باسە وەکو یەکێک لە دوو ئامانجە سەرەکیەکەی ویلایەتە یەکگرتووەکان دەستنیشان دەکات. ئەوە ئامانجی ژمارە یەکە. هەرزان هێشتنەوەی نرخی نەفت و بنزین بۆ هاوڵاتیانی ئەمریکی لە هەموو وڵاتەکەمان. پاشان دیارە ئامانجی ژمارە دوو دڵنیابوونە لەوەی کە ئێران هەرگیز سەکی ئەتۆمی بەدەست ناهێنێت. وەزیری وزەش لەم بارەوە هەڵوێست دەگرێت و ئێران تۆمەتبار دەکات بەوەی هەموو ئابووری جیهانی کردوتە ئامانج. سیرکە ئێران هەوڵ دەدات ئابووری جیهان بە بارەمتە بگرێت و دراوسەکانی تووشی ترس و هەراسانی بکات. هەوڵ ئێران بۆ ڕێگرتن لە کەشتیەکان هەڕەشە لیان یان بەکارهێنانی تەنگەکە وەکو ئامرازی فشاری سیاسی و ئابووری لەگەڵ ئەو بنەما یاسایی و نەریتیانە ناکۆکە کە ئازادی هاتووچۆ لە ڕێڕەوە نێودەوڵەتیەکان دەپارێزن. بەم پێیە ئامانجی ئەمریکا تەنها برنگاربوونەوەی هەڕەشە سەربازیەکانی ئێران نییە، بەڵکو دڵنیابوونەوەیە لە جێبەجێکردنی بنەماکانی یاسا و نەریتی نێودەوڵەتی و پاراستنی ئازادی کەشتیوانی. ئەمەش واتای ئەوەیە کە گرنگی تەنگەی هۆرمز بۆ ئۆپەراسیۆنە سەربازیەکانی ئەمریکا لە ناوچە ڕۆژ بە ڕۆژ زیاتر دەبێت. کۆنتڕۆڵکردنی توانای ئێران بۆ هەڕەشەکردن لە کەشتیوانی و دڵنیابوون لە کراوەمانەوەی ئەم ڕێڕەوە دەکرێت ببێتە یەکێک لە پێوەرە سەرەکیەکانی سەرکەوتنی ئۆپەراسیۆنەکان.